بە درێژایی وەرزی هاوین ئەم کرێکارە بیانیانە سەرقاڵی نۆژەنکردنەوەی یەکێک لە بەنداوە سەرەکیەکانی عێراق بوون، ئەویش بەنداوی دەربەندیخانە. سەرپەرشتیارانی بەنداوەکە دەیانەوێت بەر لە وەرزی دابارین کارە تەواو نەکراوەکانیان بە ئەنجام بگێنن بۆ ئەوەی بەنداوەکە بتوانێت بۆ وەرزی زستان بە شێوەیەکی باش ئاوگل بداتەوە. بەڵام یەکێک لە گرفتەکانی سەرپەرشتیارانی بەنداوەکە بەدەمەوە نەهاتنی حکومەتەکانی هەولێر و بەغدایە بە ئاڕاستەی خەرجکردنی بڕە بودجەی پێویست بۆ چاکسازی لە بەنداوەکەدا. بەنداوی دەربەندی خان ئەمڕۆ ئێمە هەموو ساڵێک پێش وەرزی بارانبارین دەبێ ئامادەکاری بکەین بۆ وەرزی بارانبارین، لەبەر ئەوەی هەردوو بەری بەنداوی دەربەندی خان شاخە و شاخکەشی بەزستانان کاتێک کە بارانە بارێ هەم بەردی لێتە خوارەوە هەم خۆڵیێتە خوارەوە. ئەم ناوچەیە کە ئەیبینین ئێمە ئەم دیوارە کەڵەکە بەردەکراوە بۆ ئەوەیە ئەگەر بەردێک لەوێ بێتە خوارەوە یا خۆڵ بێتە خوارەوە بیگرێ و نەچێتە ناو دەریاچەکەەوە. بەڵام ساڵانە پڕ ئەبێتەوە لە خۆڕ و بەرد و تێکەڵە لەم ناوە ئەگەر ئێمە پاچی نەکەینەوە بە سەر ویا بازەدا ئەڕوا بۆ دەریاچەکە. ئەم زەویەی کە لە سەر بەنداوەکەی بریندار بووەکەوا بوو بۆ ئەوەیکەوە ئاوە دەست نەکا بۆ ناو جسمی بەنداوەکە بۆ ناو شەلالەکان ئێمە چیمەنتۆیەکەین بۆ پارێزگاریکردنی و لە ڕوودانی هەر کارەسات. بە پێی زانیاریەکانی پەیام ماوەی مانگێکە ستافێکی کۆماری چیک بۆ پشکنینی بەشی ژێرەوەی بەنداوەکە لە دەربەندیخانن. ئەندازیارێکی بەشی کارە و میکانیکی بەنداوەکەش دەڵێت تا ئێستا هەموو ئەگەرەکان بۆ ئەوە دەچن کە بەشی خوارەوەی بەنداوەکە سەلامەتە و بەهۆی بوومە لەرزەکەی 2 ساڵ لەمە و بەرزیانێکی ئەوتوی پێنەگەیشتووە. بە پێی ڕووتەی بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان لە دوای ساڵی 1970ەوە ساڵی ڕابردوو زۆرترین ڕێژەی ئاو هاتوتە ناو بەنداوەکەوە. ئێستا خۆشبەختانە ئەو بۆ ماوەی مانگێکە کۆمپانیایکی چیکی لێرن کۆمپانیای کریا هەرخۆیان تایبەتمەندن لە مەجای دایڤرس و غەواس و ئەوانەیە. ئێستا ئەو ماوەی مانگێکە لێرن ئێمەش ئیشرافەکەین لە سەریان هاتوون هەموو بەشەکانی ژێر ئاو ئەوەی کە ناتوانرێ ببینرێ و ئینسانی پێناگا ئەوان ئەچنە ئەو شوێنانەوە و ڕاستەوخۆ بە کامێرا و بە ڤیدۆ وێنەکانمان بۆ ئەنێرنە سەرەوە و پێمان ئەڵێن خەلەلەکە لەکوایە و ئەگەر کێشەیەک دروست بوو بێ لەژێر بەنداوەکەیە پێمان ئەڵێن. ئەمە تەنها سەرەوەی بەنداوەکەش ناگرێتەوە، هەموو بەشی سەرەوەی بەنداوەکە و ژێر ئاوی سەرەوەی بەنداوەکە و بەردەم بەنداوەکەش ئەگرێتەوە ئەو شوێنەی کە پێی ئەوترێت پلەینسپوڵ ئێستا خۆمانی لێی. ئێستا ئەوان بەشی سەرەوەیان هەمووی تەقریبەن تەواو کردووە. خۆشبەختانە جارێ راپۆرتی کۆتاییش نەنووسراوە، بەڵام خۆشبەختانە بەوادیرەکان وامان پێڵێنکەوە شکر بەنداوەکەمان سەلامەتە. ساڵی پار زۆرترین ئاو هاتۆتە بەنداوی دەربەندیخانەوە 7 ملیار و 850 ملیۆن مەتر سێجا ئاو داهاتی بەنداوی دەربەندیخان بۆ ساڵی پار و ئێمە توانیمان ئاستی ئاو بگەینە ئاستێکی باش و زیادە ئاوەکەش بەردەینەوە بە ئاراستەی بەنداوی حەمرین و لەوێشەوە بۆ دیجلەی سەرەکی. بەنداوی دەربەندیخان توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. مێژووی بنیاننانی بۆ ساڵی 1961 دەگەڕێتەوە لە سەردەمی مەلیک فەیسەڵی دووەم. بەردی بناغی بۆ دانراوە و لەلایەن عەبدولکەریم قاسم سەرۆکۆباری ئەو کاتی عێراقەوە خراوەتە گەڕ. لە ئێستاشدا بەنداوەکە ناو بەناو کاری چاکسازی و نۆژەنکردنەوەی تێدا دەکرێت بەتایبەتی دوای بوومە لەرزەکەی تشرینی دووەمی 2007 کە هەندێک زیانی پێگەیاند. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.